چواردە ساڵە پێڵاوی لە پێ نەکردووە و عەرەبانەیەک بۆتە پێڵاوەکانی. ڕووداوێکی هاتوچۆ قاچەکانی خەمباری لە کار خست و توانای ڕۆیشتنیان لەدەستدا. بەڵێ من یەکێکم لە قوربانیەکانی هاتوچۆ لە 6/3/2005 بەهۆی کارەساتی حادسەی سیارەوە تووشی فەقەڕاتی پشت بوو، بەو هۆیەوە هەردوو قاچەکانم لە کار کەوتووە لە 2005ەوە تا ئێستاکە هەروەک دەمبین ئێستا کەسێکی خاوەن پێداویست تایبەتەوە. پێویستە 6 مانگ جارێک لۆ 8 مانگ جارێک مەسەن گۆڕانکاری بەسەر عەرەبانەکەم بکەم، یعنی ئێستا دەسمە هەر شوێنێک مەتەلەن شوێنی پەیوەندیدارەکان ئەبێ واستە بکەم، یعنی وەکو کەسێکی پێویست واستە بکەم کە یعنی و عەرەبانەکی بەسیتە مەتەلەن نامدەنێت. ئەم قاوەخانەیە بە شێوەیەکی جیاواز قاوە پێشکەش دەکات. قاوەخانەکە ماوە و خاوەنە 19 ساڵیەکەی نەماوە. هۆزانی خاوەنی ئێوارەیەک هەر ئەو شەقامەی بۆ قاوەخانەکەی پێیدا تێپەڕدەبوو بۆ شەقامی مردنی. هۆزان خەونی گەورەی هەبوو لە دروستکردنی ئەو قاوەخانەیە، حەزی دەکرد لە هەموو کوچە و کۆڵانێکی شاری هەولێر بگرێت لە هەموو شارەکانی کوردستان لقی قاوەخانەکانی خۆی بکاتەوە و بتوانێت ئەم کافێ بکاتە براندێکی کوردی جیهانی. بەداخەوە دوای 5 مانگ تا 6 مانگ کارکردنی هۆزانی ڕەحمەتی لێرە لە ڕۆژی 4/11/2018 کاژێر یەکی شەو دوای ئەوەی لە کار تەواو دەبێتن بەو تەکسیەی کە ڕۆژان هاوچی پێدەکات دەگەڕێتەوە ماڵەوە، تەکسیەکە بۆ پەڕیدا بەرپرسیارەتیەوە سەرپێچی دەکاتن لە ترافیکی سوور دەدات و لەو لاوەش گەنجێک بە خێرایەکی زۆر و لە ژێر کاریگەری خواردنەوەی مادە کحولیەکان سیارە لێ دەخڕێتن بە خێرایەکی زۆر و خۆی بە تەکسیەکەدا کێشێشت و ئەو کارەساتە گەورەیە دەخڵقێنن کە سەرنجام هۆزان دوای مانەوەی تەنها 3 سەعات لە نەخۆشخانە گیانی سپارد. فاتح زۆرتر لە نیوەی تەمەنی لەم دوکانەدا بەڕێ کردووە. ئەم کەلوپەلانە دەفرۆشێت کە خاوەن پێداویستە تایبەتیەکان بەکاری دێنن. بە قسەی ئەو جاران بەشی زۆری هاوڵاتیان ئەو کەلوپەلانەیان بۆ نەخۆشە بە تەمەنەکان دەکڕی، بەڵام ئێستا بەهۆی زۆری ڕووداوی هاتوچۆوە تەنانەت گەنجانیش پێویستیان پێدەبێ. ئەو کەسانەی کە پێداویستی توبیان دەویست یان عەرەبانەیان گۆپاڵ هەشتێکە ساڵانی ڕابردوو مەسەلەن بۆ ئەو نەفارانەیان بوو کە پیرمون، بەس ئێستا زیاتر نەفەری گەنج دەیبا لەبەرچی لەبەر ئەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن. ڕووداوی هاتوچۆ زۆرتر بووە. کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرە ڕوخساری خەمباری گوتەبێژی بەڕێوەبەرایەتیەکە دەڵێ ئامارەکان دڵخۆشکەر نین. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆی کە تۆمار کراوە ناو شاری هەولێر و دەوروبەری لە هەر سێ جۆرەکانی پێکدادان و وەرگەڕان و شێران بەداخەوە 523 ڕوودا و تۆمار کراون وە کەوتونەتەوە کە لە ئەنجامی ئەو ڕووداوانە 85 کەس جانیان لەدەستداوە بەداخەوە و 535 کەسیش زامدار بوونە و لە کۆی گشتی ئەو ڕووداوانەش 86 ڕووداویان تەنها ماتۆرسکیل تایدا تەرەف بووە یاخود هۆکار بووە بۆ کەوتنەوەیان. لە کاتێکدا لە 6 مانگی یەکەمی 2018 104 ڕوودا و ماتۆسکیال تایدا تەرەف بوو و لە 6 مانگی یەکەمی 2018 کۆی گشتی ڕووداوەکان 602 ڕوودا بوون، قوربانیانیش لە جانلەزدا 92 کەس بوو و لە برینداریش 541 کەس بوو. ترافیک لایتەکە دەبێتە سوور، ئۆتۆمۆبیلەکان دەوەستن، بەڵام ئەمە شتێکی کاتیە و ناتوانرێت ئاماری قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە ژمارە 0دا بوەستێنرێت. نارین ڕۆستەم دەنگی ئەمریکا، هەولێر.